سپاسی سەفین یاسین دەکەین سەرۆکی دەستەی کاژێڕی بەڕاستی ئەو جارە وەتی بوویتە سەرۆک یانەوە و پێش بیتە سەرۆکیش هەر هاندانی یانەکەی هەر خزمەتی یانەکەی کردێ بەس ئێستا جوولەکانی زیاتر بووە بەڕاستی ئەوەی ئەو جارە کردی سەرۆکی یانەی شەقامی ئیسکان شتیوان نەکرێت ئێستا لە تاریخی یانەی هەولێر دەستخۆشی لێ دەکەین بەنسبەت ئەندانی ئێمەشەوە هەموو ئەندامانی دەستەی ئاندران و بەشەکی ئۆتراس شاتی نێرە پێکەوە ئینشاڵڵا خزمەتی یانەی هەولێر دەکەین. داواکاریتان چییە بۆ ئەوەی هاندەران لە ڕێگەی مایکی پایتەختەوە بێنە شەقامی ئیسکان و هانیانی وەرچوو؟ وەڵای ئەمە چەند ڕۆژە شیاوە بەس لە ڕێگەی مایکەوە داوا لە هاندەران دەکەم بێنێرانە شاشەکی 30 دانرایە بەڕاستی لێرە کەشەوەش خۆشی دەبێ هەموو هاندەران پێکەوە لێرە سەیری یاریەکە بکەین. چی بکرێت بۆ ئەوەی زیاتر هاندەران بە گوڕەتینەوە هانیانی وەرچی هەولێر بدەن و ئەنجامەکان یانەی هەولێر باشتر بی؟ وەڵا هاندەران هەمیشە هانی یانەی هەولێر بەس بەشێک لە هاندەران دەیانێت تەفرەقە و بە هاوکاری بەشەشی دەستەی کاژێر دەوێتیان تەفرەقە لە بینیا هاندەران دروستکەن بەس خۆشحاڵ بەوەی کات سەرۆکی یانەی هەولێر بەجددی هاتە خەت و کێشەکەی چارەسەر کرد ئاگەنا کێشە هەبوو لە دانانێوە شاشەیە. لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت لە پارێزگای هەولێر داواکاریتان چییە بۆ ئەوەی زیاتر وەڵا داوا لە حکوومەت و لە پارێزگاری هەولێر لە برا گەورەی دەکەن کە هەمیشە شۆڕشی ئاوەدانی دەست پێ کردێ داوا دەکەین هاوکاری یانەکەمان بکە بەشکم ئێستا یانەکەمە لە باردۆخەش خراپدایە بەڕاستی بە هاوکاری سەرۆکی یانەی هەولێر قسە گۆزعکاوە بواگەنە بەڕاستی ئەوەی داراییمان زۆر خراپە. یاری یەکەم یانەی هەولێر ئەنجامێکی گەورە بردیەوە لە یاریگای تۆ پێشبینیتان بۆ ئەم یاریە چییە؟ وەڵای ئینشاڵڵا دەبینەوە بەس پێشبینی ئێستا یانەکەمان نوێیە ڕاست ئێستا کە ئێستا تەنسیقیانەکە یەک پەیدا نەکردی ئەمە تا 5 گەمەش ڕاستی یاریزانە نوێیەکان یانەی هەولێرتان چۆن بینی بەتایبەتی شێرزۆ؟ وەڵای ئەوە شێرزۆ باشە بەس سەنیا محتەریفەکانی دیفاعی دڵی بەرگری ئەوانە هێشتا مایە بگونجێنەگە یاریەکان بەتەمای ئینشاڵڵا موفق دەبن.